نێچیروان بارزانی داوای هەنگاوێک لە بەغدا دەکات و شیکاری ستاندەریش دەڵێت پێویستی بەسەر بەخۆکردنی پێشمەرگە هەیە. باستەڵەکی یەکێتی و تورکیا شکاوە و ئەنقەرە سلێمانی دەخاتە نێو هاوکێشەکانی. لەبارەی موچەوە لە بەغدا هۆشداریەک بە حکوومەتی هەرێم و کۆمپانیا نەوتیەکان دەدرێت. ئەمڕۆ لە پەیامێکدا نێچیروان بارزانی لە قەڵاچوالان بۆ یەکەم جار ڕایگەیان ئێمە لەگەڵ بەغدا یەک چارە نووسمان هەیە، بۆیە داوا لە حکوومەتی عێراقی دەکەین ڕوولا پێشمەرگە بکات و موچە و چەکی بۆ دابین بکات. بە پێی شیکاری ستاندەر ئەو داوایە نزیکە لە داواکانی تۆم باراک بۆ وێخستنی هێزەکانی لە عێراق. ناوەندی شیکاری ستاندەر پێی وایە ئەم داواکاریە کاتێک جێبەجێ دەکرێت هێزی پێشمەرگە بە تەواوەتی بە نیشتیمانی بکرێت. وەک عەمار حەکیم ڕایگەیان نابێ بەشێک سەر بە فڵان بن و بەشەکەی دیکە سەر بە فیسار. بەپێی ئەو هەنگاوە نیشتیمانیە بە ئەگەری زۆرەوە لە داهات و فشاری بەغدا بۆ سەرام واقعیای ئێستای پێشمەرگە لە کوردستان زیاتر دەبێت نەک ئەوەی نێچیروان بارزانی دەیڵێت هاوکاری بکرێن. جێی باسا شکستی پرۆژەی یەخستن و بە نیشتیمانیکردنی پێشمەرگە وای کرد پنتاگۆن بۆ ساڵی داهات و هاوکاریەکانی پێشمەرگە بە تەواوەتی ڕابگرێت کەچی هاوکاری هێزە عێراقیەکانی درێژ کردەوە. کۆبوونەوەی چواری حوزەیران لە نێوان باڵوێزی تورکیا لە عێراق لەگەڵ بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی ئاماژەی گۆڕانکاریەکی نوێی ئەم دوولایەنەیە. محەممەد ئالاجا ڕاوێژکاری باڵا لە ناوەندی توێژینەوەی بابیل لە ئەنقەرە لەم بارەوە ڕایگەیان نزیکبوونەوەی ئەنقەرە لەگەڵ یەکێتی پێداچوونەوەیەکی وردی تورکیایە بە هاوکێشەکانی لەگەڵ هەرێمی کوردستان. لە کاتێکدا پێشتر ئەم پەیوەندیە تەنها لەسەر بنەمای پارتی بوو. ئێستا تورکیا دەوێت بژاردە ستراتیژیەکانی خۆی لە هەرێمی کوردستانی دابەشبوودا هەمە چەشن بکات. وتیشی ئەنقەرە دەوێت سوود لە تەبایی و هەم ناکۆکیەکانی نێوان هەولێر و سلێمانی وەربگرێت. سەرەتای بەهێزبوونەوەی پەیوەندی تورکیا و یەکێتی لا پێدانی پۆستی پارێزگاری کەرکووک بە تورکمان دەستی پێکردووە. چاوەڕێ دەکرێت لە داهات و بەهێزتریش بێت بە تایبەت ئەگەر پرۆسەی یاشتی لە تورکیا بەرەو پێشتر بچێت. هێشتا کۆمپانیا نەوتیەکان لە هەرێمی کوردستان نەگەڕاونەتەوە سەرکار. بەغدا شارەکان زیاتر دەکات بۆ ئەوەی بەرەمهێنان پێشگفتوگۆکانی پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی داهاتوو دەست پێ بکاتەوە. حەیدەر عەبوودی وتەبێژی حکوومەتی عێراق لەم بارەوە ڕایگەیان دەوڵات هەموو گەرانتیەکی سەلامەتی بۆ کۆمپانیا نەوتیەکان لە عێراق بە تایبەتی ئەوانەی هەرێمی کوردستان دابین دەکات چونکە کارکردنیان پەیوەستە بە موچەی فەرمانبەرانی هەرێمەوە. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی ئەگەر بەردەوام بن لە هەڵپەساردنی کارکردنیان ڕەنگە کاریگەری لەسەر دابینکردنی موچەی هەرێم دروست بکات. جگا لە گەرانتی سەلامەتی کۆمپانیاکان داوای 1 ملیار قەرزیش دەکەنەوە کە لای حکوومەتی هەرێمە.